بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش. هەر وەک ئاگادارن ناوە و هەر جارە و بە بیانوویەک دەوڵەتانی ناوچەکە یان بە واتایەکی تر دیپلۆماسیەکەی وڵاتە دراوسەکانی هەرێمی کوردستان هێرشی نظامی دەکەنە قوڵایی هەرێم و زەرەر و زیانێکی زۆر دەگەێنە گیان و ژیانی خەڵکی ناوچەکە و بێزاریان دەکەن. بیانویان بۆ ئەم هێرشە جنایەتکارانەش بوونی هێزەکانی ئۆپۆزیسیۆنە لە هەرێم. بۆ شیکردنەوەی زیاتری ئەم مەسلەیە و کاردانەوەکانی داوامان لە بەڕێز ئەنوەر حسین بەرپرسی دەستگای ئایدیا بۆ فکر و لێکۆڵینەوە و چاودێری سیاسی کردووە کە لەم بەرنامێدا وەڵام بە چەند پرسیارێکمان بداتەوە. بەڕێز ئەنوەر حسین زۆر سپاس کە داوەتی ئێمەتان قبول کرد. سەرەتا پێمان بڵێ پێتان وایە کە لە ئەساسدایە ئامەبەست لەم هێرشانە تەنها هێرشە بۆ سەر بارگا و مەقەڕەکانی هێزەکانی ئۆپۆزیسیۆن یان شتی تریشی لە پشتەوەیە؟ زۆر سپاس بۆیەوە بە تەلەڤیزیۆنی کۆمەڵە. لە ڕاستیە بردومان و هێرش و پەلاماردانی ئەو وڵاتانە بۆ سەر هەرێمی کوردستان یا بۆ سەر باشووری کوردستان هەرچی پەیوەندی بە تورکیاوە هەیە جگەلەوەی کە ڕێکەوتنێکی سەردەمی باز لەگەڵ حکوومەتی تورکیا هەیە بۆی کە ڕێگادا بە تورکیا سنوورەکانی هەرێمی کوردستان و عێراق بۆزێنێ بۆ ڕاوەدونانی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان و ئەوە بە دوای ڕوخانی حیزبی بەعەز دەخالەتی تورکیا وەفشارەکانی لەسەر هەرێمی کوردستان زۆر زیاتر بووە و بێدانە ئەو هاتنە ناوە بۆ 5 کیلۆمەتری عێراق و هەرێمی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوو شایەدیەوەین کە 200 کیلۆمەتر خاکی عێراق و هەرێمی کوردستانی بەزاندووە و تەنانەت گەیشتۆتە سنوورەکانی کۆماری ئیسلامی ئێران بردومانی پێنجۆن و شارواژێڕی کردووە. هەرچی سەبارەت بە ئێرانە ڕاستە ئەو لە ڕێگای فڕۆکەوە سنوورەکانی هەرێمی کوردستانی لەبەزاندووە، بەڵام ئەوەش سەبارەت بە پەلاماردانەکانی حەشتی شەعبی لە چەند ماوەی ڕابردوودا بۆ سەر بە تایبەتی هەولێر و فڕۆکخانەکانی هەولێر پەنجەی ئەوە ڕاکێشرێ کە ئەو هێزانە ڕەبیع الله و هێزی گروپی جیاوازی کە سەر بە حەشتی شەعبین لەلایەن بە جۆرە لە جۆرەکان لەلایەن ئێرانەوە پشتگیریەکەن. لە ڕاستیە هۆکارەکانی بەشێکی پەیوەندی بە بوونی ئۆپۆزیسیۆنەوە هەیە، چ ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران و چ بۆ ئۆپۆزیسیۆنی کوردی تورکیا. ئەوە ڕەنگە یەکێک بێ لە هۆکارەکان کە ئەوان بیامی بوێنەوە، بەڵام بە نەزەری من هۆکارە ئەسلیەکە ئەوە نییە. هۆکارە ئەسلیەکەوەیەکە ئەوان فشارەخانە سەر هەرێمی کوردستان، حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوان سیادە و سەروەری و سنوورەکانی هەرێمی کوردستان و تەنانەت حکوومەتی عێراقیش بەڕەسمی ناناسن و ئەوان پیان وایە جیاوازی نییە لە بینی هەرێمی کوردستان و هێزە ئۆپۆزیسیۆنەکان و ئەوان خۆیان لە حقیقەتدا دژی ئەزمموی هەرێمی کوردستانن و لە هەمان کاتە ئەبێ ئەوەش بڵێم کە بارودۆخی سیاسی عێراق بە جۆرێکە کە نەناوەند ئەتوانێت ڕێگری لەم پێشێلکاریانەی وڵاتانی منتەقەکە بکە و هەندێک جار خۆشی دەخالەتی هەیە یا بە جۆرە لە جۆرەکان چاوپۆشیەکە لە هێرشەکان و سنوور بەزانەکانی وڵاتانی دەوروبەری عێراق هەر یەکەیان بە جۆرێک لە جۆرەکان. بۆیە بە نەزەری من هۆکارەکەی ئەوەیە کە چه حکوومەتی عێراقی وەکو ناوەند بەرپرسیاری یەکەمە و حکوومەتی هەرێمی کوردستانیش لەم بارەیەوە ئێمە زۆر بەرخوردی جددی بەم مەسلەیەمان نەبینیوە کە ئابێ مەسەلەن لە لای وڵاتانی نەتەوەیەکگرتوەکان و ئەنجومەنی ئاسایش و ڕووبەدەرە و لە میدیاکان ئەمانە مەحکوم کە مەسەن لە چەند ڕۆژی ڕابردوو بردومانی فڕۆکەکانی تورکیا بۆ سەر منتقی شارباژێڕ و پێنجوێن ئێمە هیچ ئیدانەیەکمان نەبینیوە لەلایەن حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانیشەوە کە بەڕاستیە بێ ئەم هێرشانە ئیدانە بکرێ، بەری پێبگیرێ، ڕێگری لێ بکرێ و دوجار ئێمە بینیومانە چ لەم هێرشانە و چەند لە چەند هێرشەکانی ڕابردووی دەوڵەتی تورکیا بە پلەی یەکەم کە ئەم بردومانانەی ڕۆژانەیە خەڵکی سڤیل و خەڵکی مەدەنی و خەڵکی جوتیار و کرێکار لەم گورنشینانە بوونە قوربانی و ڕز و باخ و باخاتەکانیان زەرەریان لێکەوتو چێ قەرەبووی ئەمانە کاتەوە. بۆیە بە نەزەری منەوەی کە دەوڵەتی تورکیا بە تایبەتیەوەی کە ئەبینێ کەس ناڕەزانیە و کەس قسەیەک ناکە و بوونی چلوەک بنکەی بارەگای تورکیا لە هەرێمی کوردستان بۆ خۆی ئاماژەیەکە بۆی کە تورکیا زۆرتر ئەو پەلامارانە بدا و زۆرتر بیانی پارتی کرێکارانی کوردستان بخاتە
ڕۆژەڤ و بیخاتە ئەجێندایەوە کە ئەوە بۆ ڕاودونانی گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستانە. بەڵام لە ڕاستیە خۆ گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان و ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران خۆ لە لیبیا نین، خۆ لە یەمەن نین، خۆ لە سووریا نین، خۆ لە ئەفغانستان نین. بۆچی ئەوان لەوێ دەخاڵت دەکەن، بردومانەکەن؟ قسەکەوەیەکە ئەوان ئەو منتقانە بە جێگە و نفوذ و دەسەڵاتی خۆیان نەزانن و پێیان وایە ئەبێ هەژمون و هەیمەنێوانی بەسەرەوە بێ و پێیان وایە کە ئەزمموی هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان مەترسیە لەسەر سنوورەکانی ئەوان و لەسەر داهاتووی ئەوان و ئەوەشیان نەشاردۆتەوە. بەڵام ڕەنگە ئەوە بیانوویەکی باش بێ کە ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران لە باشوورن و ئۆپۆزیسیۆنی کوردی تورکیا لە باشوورن، کە بە نەزەری من کارێکی عجیب و غەریب نییە گەر ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستان هەبن. بە تایبەتی ئەگەر پارتی کرێکارانی کوردستان زۆر جار هێرشە کاتە سەر تورکیا لە سنوورەکانەوە و ئەگەر پارتی کرێکارانی کوردستان سنوورێکی زۆر و زەوەندی بەدەستەوەیە، ئەوەی کە خۆی ناوی ناوە هەرێمی مادیا لە قەندیل، خۆ ئۆپۆزیسیۆنی کوردی ئێران خۆ سنوورەکانیشان نەبەزاندووە، خۆ فشاریشان نەکردووە و ناوچەیەک و سنوورێکی زۆریشان بەدەستەوە نییە. بەڵام ئێمە شایدی ئەوەین کە چەندین جار بردومانی بارگەکانی حیزبی دیموکراتی کوردستان کراوە و شایدی ئەوەین کە پەلامار و هێرش دراون و ناڕزایەتی زۆر لە بوونی ئەمان وجودی ئەمان هەیە. بەڵام لە ڕاستیە ئەوەیە کە ئێمە شایدی ئەوەی کە لە چەند مانگی ڕابردوودا سەردانی هاکان فیدانی سەرۆکی دەستگای میت بۆ عێراق بۆ بەغدا بەنهێنی کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی عێراقی و نەرمینواندنی حکوومەتەکەی کازمی بە تایبەتی بۆ فشارخستنە سەر پارتی کرێکارانی کوردستان و بۆ بردومانکردنی ناوچەکانی هەرێمی کوردستان جۆرێکە لە هەماهەنگی و جۆرێکە لە ئەوەی کە حکوومەتی عێراقی خۆشی بەشدارە لەو پیلانجیێ، خۆشی بەشدارە لەو ئەجێندای کە تورکیا پەلاماری هەرێمی کوردستاندا و فڕۆکەکانی بێن لە بنکە سەربازیەکانی تورکیاوە بێن بردومانی پێنجێن یا شارباژێر یان قەندیل یان ڕانێ یان بادینان بکەن. بە نەزەری من حکوومەتی عێراقی بە زۆرە لە جۆرەکان کەەوە گوتم ئەجێندایەکی هەیە و دەخالەتی هەیە و ڕۆڵی هەیە. کاگ ئەنوەر، خۆشتان ئاماژەتان پێکرد و هەموو دەزانن ئەرتەشی تورکیا لەژێر ناوی هێرش بۆ سەر ناوەندە نظامیەکانی پارتی کرێکارانی کوردستان کە خودی وەزیری دفاعی تورکیا فەرماندەیی دەکرد بە قوڵایی 200 کیلومتر خۆشتان ئاماژتان پێکرد و بە کەڵک وەرگرتن لە 20 فڕۆکەی شەڕکەر و پەهباد بەڕێوەچوو و خەسارێکی زۆریشی بە خەڵک و ناوچەکە گەیاند. خۆشتان ئاماژتان پێکرد کە حکوومەتی عێراق و کاربەدەستانی هەرێم هیچ هەڵوێستێکیان نەبووە. بۆچی هەیە هیچ هەڵوێستێکیان نەبووە؟ شتێک لە پشتەوە بووە؟ لە ڕاستیەوە بە پێوەرە نێو دەوڵەتیەکانیش ئەوە مەسەلەن قبول نەکراوە و ئەوە پێشێلکاری سیادە و سەروەری سنووری دەوڵەتێکی دراوسەیە کەوان ڕێز لەو دراوسەیەتی ناگرن و ئەوەی کە جەنابیشت باس کرد خولسی ئاکار لە خۆی سەرپەرشتی ئۆپەراسیۆنەکانەکە و نەشی شاردۆتەوە کە ئێمە 20 فڕۆکەی جەنگیمان لە ئۆپەراسیۆنەیە بەشداری پێکردووە کە بێ بڵێن بەشێکی زۆری قوربانیەکانی ئەوەیە زەرورزیان بۆ لە خەڵکی لادیەکانی کوردستان لەو منتقەیە و هیچ قوربانیەکی پارتی کرێکارانی کوردستان نەبوو یان ئەو ئامارانەی ئەوان بڵاویەکەنەوە پێم وایە ڕاز نییە. لە ڕاستی ئەوەکو وتم یەکێکیانەوەیە کە خودی حکوومەتی عێراق بەرپرسە هەرچەندە هێشتا ئاسمانی عێراق ینی فڕۆکەوانی و ئاسمانی عێراق بەدەست وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکایە و خۆیان کۆنتترۆلیەکەن خۆیان چاودێریەکەن. بەڵام بەو مانایی کە وەکوتم کازمی خۆی ئاگاداری ئەم ئەجێندایە و هەرچی سەبارەت بە تورکیایە کازمی پێی باشە و پەیوەندی هەماهەنگی بەهێزیان هەیە و چاوپۆشیەکە و هەرچی سەبارەت بە دەخالەتەکانی کۆماری ئیسلامی ئێرانیشە کازمی ناتوانێت و لەبەرەوەی کە هێزەکانی حەشتی شعبی و هێزە شیعەکان هەژمون و باڵادەستی زۆریان هەیە لە حکوومەتەی کازمی ناتوانێت لە بەرامبەر دەخالەتی ئێران نیگەرانی دەربڕێ و لە هەمان کاتیشە خۆشی بەشێکە لە ئەجێندای تورکیا و پەلامارەکانی تورکیا بۆ سەر عێراق و باشووری کوردستان. خۆ حکوومەتی
تورکیا بە تەنها پەلاماری بۆ سەر باشووری کوردستان نەداوە بەڵکو بۆ سەر ناوچەکانی شنگال و مووسڵ و تەلعەفەر و ئەو شوێنانە و زۆر جاریش هەڕەشەکانی لە تورکیا شەیەکە حکوومەتی عێراقی پێی وایە ئەوانە بەشێکن لە سنووری جوگرافیا ئێستای حکوومەتی بەغا بە نظری من ئەوانە بە شوێنی خۆی بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان لەم بارەیەوە هیچ قسەیەکی نییەوە کارەکەشی ئەوەیە کە جگەلەوەی بەرژەوەندی ئابووری زۆر هەیە لە بینی هەرێمی کوردستان و تورکیا وەکوتم 41 بنکەی سەربازی تورکیا لە ناوچەکانی هەرێمی کوردستان و دەخالەتی زۆری تورکیا لە کاروباری کوردستانی عێراق بە نظری منەوەیە کە ئەم پرسیارە ئەبێ ڕوبەڕووی حکوومەتی هەرێمی کوردستان بکرێتەوە بۆچی جواب ناداتەوە بۆچی کاتێک دەوڵەتی تورکیا 20 فڕۆکەی شارکەرێنێ بۆ بەردومانکردنی ناوچەکانی پێنجێن و چارباژێر حکوومەتی هەرێمی کوردستان قسەیەکی نییە وەتەناڕەتی ناکاتەوە بە نظری منەوەیە کە هیچیان ئەو پەیوەندی ئابووری و سیاسی و پەیوەندی گومریانەیە کە هەیە و یەکشیانەوەیە کە هەندێک بۆچوونی ناو حکوومەتی هەرێمی کوردستان پێی وایە دقیقەن پارتی کرێکارانی کوردستان سەرێشەی دروست کردەوە بۆ هەرێمی کوردستان پێی وایە پارتی کرێکارانی کوردستان هۆکاری سەرەکیە بۆ بۆردومانانی تورکیا کە لە کاتێکا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی بە بەدانسان ئەمە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان چارەسەر بکە و ئەڵتەرناتیڤێکی بۆ بدۆزنەوە نەگەوەی کە چاوپۆشی بکات لە هێرشەکانی تورکیا کەوە کوتیشم بەشێکی زۆری زیانەکان بەر خەڵکی سڤیل و مەدەنی لە باشووری کوردستان کەوتون و ئەم کێشەیەش نە بە بۆردۆمانی بەردەوامی تورکیا چارەسەر بێ و نە بە ئەو بێدەنگی کە حکوومەتی هەرێمی کوردستان ڕوو بۆ بارودۆخە ئەینێنێ. باشە کاک ئەنوەر پێتان وایە خودی بێدەنگی وڵاتانی چواردەوری هەرێم بە عێراقیشەوە باز لە هاو ئاهەنگی ئەو وڵاتانە ناکات بۆ دژایەتی بزوتنەوەی ڕزگاری خوازانی خەڵکی کوردستان هەر لە هێرشی نظامی و بگرە هەتا سازماندانی ئەنواعی گروپ و کردەوەی تەرۆریستی؟ ئەگەر مەبەستت ڕۆڵی وڵاتانی ئەمریکا و ئەوروپایە لە عێراق و هەرێمی کوردستان پێم وایە بە جۆرە لە جۆرەکان ئەوانیش چرای سەوزیان بۆ تورکیا هەڵکردووە و ئەوان زۆرتر لە دەخالەتی ئێران نیگەرانن لە کاتێکا زۆرترین دەخالەت و زۆرترین پەلاماری ڕۆژانە تورکیاییکە بۆ سەر باشووری کوردستان. بەڵێ من مەبەستم ئێران و تورکیەش بوو لەم پرسیارەدا جگە لە ئەمریکاش. بەڵێ ئەوە تەحسیل حاصلە ئەوە دیفاکتۆیە هیچ چینێکی نایە هیچ وڵامێکی نایە کە وڵاتانەی سنووری کوردستان کە کوردیان بەسەرا دابەشکراوە و ئەوانە بێگومان دژی ئەزمموی هەرێمی کوردستانن و دژی ئەزمموی ڕۆژاوای کوردستانن و دژی هەر پێشکەوتنێکن و دژی لە ئەستا دژی بوونی خەڵکی کوردستانن لەسەر ئەو پارچانەی کە دابش کراوە بەسەریشیانە و هیچ مافێکیان بە ڕسمی ناناسن و جگەل لە تیرۆر و قەتڵ و عام و بۆردومان و کوشتن و دروستکردنی کێشە و سوکایەتی پێکردن و هەموو ڕێگەیان تاقیەکەنەوە بەڵێ ئەوە خۆیان بەشێکن لەو کارانەی کە جێبەجێکرێ خۆ ئەوانەیکەن خۆ چێ فڕۆکانی سەر باشووری کوردستان خۆ ئێمە ڕاستە شایدەوەی عەرەبستانی سعودی دەخالە لە کاروباری عێراقا بەڵام ئێمە فڕۆکی عەرەبستانی سعودی خۆ نایە باشووری کوردستان بۆردومانکە یا فڕۆکەکانی تورکیان یا دەخالەتی ئێرانە بەڵام لە ڕاستیە هەموو وڵاتانە بەشێکی شەڕ و ململانەکانی خۆیان بەشێکی سراعەکانی خۆیان لە عێراق و کوردستان جێبەجێەکەن لەسەر پێگە و جێگە نفوزی خۆیان لەسەر بەرژەوەندی ئابوووریەکانیان ئەو شەڕیان گواتەوە ئێرە بەڵام لە ڕاستیە قسەکەوەیە کە هۆکار و فاکتەری سەرەکی ئەوەیەکە بە پلەی یەکەم حکوومەتی عێراق وەکو حکوومەتێکی فیدراڵ و ناوەند هەم حکوومەتێکی زەعیفە و هەم دەوڵەت چەندین هێز و میلیشیای جیاواز لەناو دەوڵەتا وجودیان هەیە کە ئیمکاناتیان لە دەوڵەت زیاترە و ئیمکاناتیان لە دەوڵەت زیاتر فراهەم کراوە و عێراق سوپایەکی یەکگرتووی نییە هەشتی شعبی و میلیشیای سنی جۆراوە جۆر ئینتیمایان بۆ دەوڵەت نییە ئینتیمایان بۆ گروپی سیاسی جۆراوە جۆر و گروپی ئیتنی و مەسەبی هەیە و ئەو وڵاتانەی دراوسەی عێراق بە جۆرە لە جۆرەکانی یارمەتی ئەم گروپگە لە جۆرا جۆرادەن چێ ئێران چه تورکیا و تەنان عەرەبستانی سعودی و وڵاتانی تری کەنداو یارمەتی سەربازی و لۆجستی و هەواڵگیری و مخابراتی پێشکەش ئەم گروپانی خۆیانەکەن
بۆیە عێراق ئێشتا ناتوانانی بڵێ دەوڵەتێکی کاملە فۆرمێکی موحەدی دەوڵەتبوونی پێوەیە و بۆیە ناتوانێت ڕێگری بکە و وەکوتیشم کە چاوپۆشی لە پەلامارەکانیان بۆ سەر کوردستانی عێراقەکان هۆکارەکەی خۆشیان هەم بەشێکن لاجێنەکەەوە خۆشیان پێیان خۆشەکە ئەوە ڕووبدا بەڵام ئێمە گرفتەکەمان دیسانەوەی کە حکومەت هەرێمی کوردستانە بێ ئەمانە قبول نەکا ڕاگەیاندندا و لە ئەمانە لەگەڵ وڵاتانی هاوپەیمان کە لە هەولێر لە کوردستانی عێراق هەن تاوتێ بکە و بەری پێ بگرێ وەکوتم نابێ ئەوە بیانوویەک بێ بۆ تورکیا و بۆ وڵاتانی دراوسەی هەرێمی کوردستان کە بە بوونی ئۆپۆزیسیۆنی ئەوان پەلاماری خەڵک بن و ئۆپۆزیسیۆن چه ئۆپۆزیسیۆنی ئێران چه ئۆپۆزیسیۆنی تورکیا کە ئۆپۆزیسیۆنی سووریاش لێرە هەن بەڕێی من ئەگەر دەوڵەتەکانیان ئەیانەیە و کێشانە چارەسەر بکرێ بۆ پەنا نابەنە بەرگفتوگۆ مفاوەزات لەگەڵ ئۆپۆزیسیۆنەکانیان بۆ بەڕەسمی مافەکانیان ناناسن بۆ بەڕەسمی گوێ لە خواست و داواکانیان ناگرن کە خواست و داوای خەڵکی کوردستانی ئەو بەشانەیە ئەوان مەسەلەن وەختێک مەحرومیان کردوون لە خوێندن بە زمانی کوردی ئەوان وەختێک لە مافە سیاسی و مەدەنیەکان و مافی هەموو مافێک بێبەشیان کردوون ئەم ئۆپۆزیسیۆنە دەرەنجامیەوەی دروست بووە و پارتی کرێکارانی کوردستان ڕەخمیەوەی کە ڕەنگە مخالیفیان دێ لە کارەکانیان بین بەڵام نوێنەرایەتی بستنەوەی شۆڕژگەرانەی باکووری کوردستانەکە بۆیە بە نظری منەوەی کە دەوڵەتی تورکیا گەرەوێ ئەم کێشەیە چارەسەر بکە بۆ لە ڕاستەخۆ لەگەڵیان دانانیشێ و بۆسی درێژە بە ئەو دانیشتانە ناداکە کاتی خۆی لە ئۆسلۆ بەڕێوە چوو ئەوە لە ساڵی بۆ پارتی کرێکارانی کوردستان 2 ساڵە نییە لە باشووری کوردستانە پارتی کرێکارانی کوردستان لە 1964ەوە دروست بۆ خەبات چەکداری دەست پێ کردووە دەوڵەتی تورکیا هەموو کار بەدەستانی یەکبەیەکی ئەم دەوڵەتانە ڕایانگەیاندووە کە ئەوان ساڵی داهاتوو پارتی کرێکارانی کوردستان لە ناوەچێ بەڵام مۆزوعەکە بە تەنیا پارتی کرێکارانی کوردستان نییە مۆزوعەکە پەیوەندی هەیە بە بزوتنەوەی خەڵکی کوردستان لە باکووری تورکیا خۆ سەلاحەدین دەمیرتاژ لە قەندیل نییە خۆ هەموو سەرۆک شارەوانی و ئەندام پەرلەمانانە لە قەندیل نین کەوانەیان گرن و یان خەنە زیندانەوە لەبەرەوە بە نەزەری من باشترین ئەڵتەرناتیڤ بۆەوە دانووسانە و پێدانی مافەکانی خەڵکی کوردستانە لەگەڵ هێزەکانی کە تعبیر لە خواستی ئەو پارچانەی کوردستانەکە بەڕێی منە بێ حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەمە بڵێ حکوومەتی عێراقیش ئەمە بڵێ ئەگەر نا ئۆپۆزیسیۆنی نەڕۆژهەڵات نە باکووری کوردستان بەم فشارانە لە ناو ناچێ و ئەوەشی کا بێتە قوربانی خەڵکە بۆیە ئەبێ ئەو وڵاتانە بین لە ڕێگاچارەیەکی شیاو بکەنەوە و بەڕێی منە بێ حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ هاوپەیمانەکانی ئەمریکا وڵاتانی یەکێتی ئەوروپا ئەوە باس بکاکە بنکەکانی تورکیا لە کوردستان بکشێنەوە و ڕێگان نەدرێ هەموو ڕۆژە فڕۆکەی تورکیا ئاسمانی هەرێمی کوردستان ببەزێنی یان گروپەکانی حەشتی شعبی ڕۆژانە فڕۆکەی بێفڕۆکەوان بنێرنە سەر شاری هەولێر و بنێرنە سەر فڕۆکەخانەکەی و ئاسایش و ئەمنیەتی هەولێر تێک بن بە نەزەری من ئەوانە بێبەری پێ بگیرێ و لە کاتێکە ئێمە شایەدی ئەوەی کاتێکە خۆ ئەو بۆردۆمارانەی بەشێکی زۆری فڕۆکەخانەی هەولێر بەهۆی وجودی هێزەکانی ئەمریکایەوە کەچی کاتێکە فڕۆکەخانەی هەولێر بەردۆمانەکرێ ئەمریکا لە یەمەن جواب بداتەوە ئەمریکا لە شوێنێکی تر جواب بداتەوە بە نظری منە بێ ئەمریکاش لەم بارەیەوە کە وەکوتم هەم ئاسمانی عێراقی بەدەستەوەیە و هەمیشتا هەژمون و هەیمنەی زۆری لە عێراقەیە ئەبێ لەو بارەیەوە سنوورێکدانێ بۆ ئەو پێشێلکاری ئەو وڵاتانە و ئەبێ مەسەڵەن حکوومەتی هەرێمی کوردستان و تەنانەت هێزە ئۆپۆزیسیۆنەکانیش ئەمریکا چ فەڕەنسا چ نەتەوە یەکگرتوەکان ئەم هێزانە بپارێزن و بەڕەسمیەت مافەکانیان دابینکەن و نابێت ڕێگا بدەن بە پەلامار و هێرشی بەردەوام وڵاتانە بە بیانی جۆرا جۆر. کاگ ئەنوەر ئێوە پێتان وایە لە بەرامبەر ئەم هێرشانەدا خەڵک دەبێت هەڵوێستێک بگرن چۆن وەڵامی ئەمانە بدەنەوە؟ لە ڕاستیە خەڵک هەڵوێستی خۆی نواندووە و بێزاری دەربڕیوە لەم فشار و بۆردۆمان و بەداخەوە بەشێکی زۆر لە ئەنجامی بۆردوانەکانی تورکیا لە ناوچەکانی بادینان لە ناوچەکانی شارباژێر لە ناوچەکانی شەنگال لە زۆر لەو ناوچانە خەڵکیی زۆر بوونە قوربانی وەزەرەری بەدەیان ملیۆن دۆلار لە ڕز و باخ و باخات و سیارەی خەڵک و لە خان و ماڵی خەڵک داوە و تورکیا لەو بارەیەوە زەرەری زۆری لە خەڵک داوە. بەڕێی من ئەوەیە کە ئەبێ خەڵکی کوردستان لەم بارەیەوە فشاری زۆرتر بێنن و ناڕزایەتی خۆیان زۆرتر ڕوو بەم دەوڵەتانە نیشان بدەن و
حکوومەتی هەرێمی کوردستان ناچارکەن بە هەم چۆڵکردنی بارەگاکانی ئەم وڵاتانە و هەم بە خستنە سەریان لە ڕێگرای ڕێکخراوەی NGO لە ڕێگای خۆنیشاندان و ئێتراز بناڕۆزایەتی و حکوومەتی عێراقی ناچارکەن کە دەست لەم کردوانە هەڵگریان لە دەست لەم بوونی دەستی حکوومەتی عێراقی کۆتایی پێبێ لەم ڕووداوانە کە بەداخەوە من بەش بە حاڵی خۆم هێشتا ئەم ئەرکە وەکو پێویست نابینم و قسەی جددی زۆر نەکراوە و پێویستی بە خۆنیشاندان و قسە و ئێتراز و ناڕۆزایەتی و بەیاننامە و هەماهەنگی سەندیکاکان و ڕێکخراوەی جۆرا و جۆر هەیە بەڵام لەگەڵەوەشا دڵنیام کە خەڵکی کوردستان زۆر نیگەرانن و زۆر ناڕازین و ئەم کردوانە پرۆتستۆ شەرمەزارەکەن کە ئەکرێتە سەر هەرێمی کوردستان بەڵام بە پلەی یەکەم ئەمە ئەرکی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانە کە ڕووبەمانە قسە بکە جواب داتەوە بەڵام لانی کە من ئەوە زانم کە خەڵکی هەرێمی کوردستان بەشێکی زۆری ئەمانە پشتیوانی لە ئەو هێزە ئۆپۆزیۆنانەکەن پشتیوانی لە خەباتی ئەو پارچانەکەن و سۆز و عەتف و هاوسۆزیان هەیە لەگەڵیان هەر بۆیە ئەبینی لە دەرەنجامی هەموو ئەو فشار و پەلامار و هێرش و بۆمبەبارانەیە کرێ کە بەداخەوە ناڵم قوربانی نەبووە بەڵام قوربانێکی زۆر کەم بووە لە چاو ئەو هەموو بردومان و ئەو دووبارە بوونەوەی ڕۆژانە هۆکارەکەشێکی بەشیەوەی کە خەڵکی کوردستان هێشتا پیان ئەرکیانە دیفاع لەم هێزانە بکەن دیفاع لە پارچەکانی تر و خەبات و تێکۆشانی ئەوان بکەن بەڵام من پێم وانێ بەم زوانە کۆتایی بێ هەتاوەکو حکوومەتی عێراق بەم شکڵە فاشیلەی بمێنێتەوە هەتاوەکو دەوڵەتی عێراق نەبێ بە دەوڵەتێکی بەهێز و سوپاکەی ئینتیمای هەبێ و ڕێگری لە دەخالەتی وڵاتانی منتەقەکە بکە بۆ سیادە و سەروەری خۆی بەڕەسمی نەسەلمێنێ و دەبێت ڕێگری بکالەوەی کە قۆنسوڵخانە و سەفارەتەکان کاریان کاری دیبلۆماسی بێ نەکاری لابەلە و ئەبێ ئەو ئیمکاناتەیە بخرێتە خزمەت خەڵکەوە و ئەبێ ئەو گروپ و میلیشیانەی کە لە دەرەوەی دەوڵەتن کۆتاییان پێپێندرێ و ئەبێ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان تەنسیقێکی تەواوی هەبێ لەم بابەتانە و ڕێگری بکات لە بەزاندنی سنووری ئەمانە بە نەزەری من ئەم حاڵەتانە دووبارە بێتەوە بەردەوامە بێ و مەترسی زۆرتریشی لێکرێ کە هیوادارم کۆتایی پێبێ و هیوادارم لەەوە زیاتر خەڵکی بەژمعینەت نەبنە قوربانی ئەم هێرش و پەلامارە. بەڵێ دووبارە سپاست دەکەین بەڕێز ئەنوەر حسەین کە بەشداریتان لەم بەرنامەیەدا کرد. زۆر سپاس بۆیەوە. زۆر سپاس. بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوەی کە بینیتان قسە و باسێک بوو لەسەر هێرشی دەوڵەتی تورکیا بۆ قوڵایی شارەکانی هەرێمی کوردستان و کاردانەوەکانی کە بە میوانداری بەڕێز ئەنوەر حسەین بەرپرسی دەستگای ئایدیا بۆ فکر و لێکۆڵینەوە و چاودێری سیاسی دامەنە بەرباس هیوادارین کە جێگای سوود و ڕەزامەندی ئەوەی خۆشەویستیش بوو بێت و سەرشتان بۆ دینینی درێژەی بەرنامەکانی تلوزیۆنی کۆمەڵە ڕادەکەشین.